رادیۆی دەنگی گەلە. کاتتان باش بیسەرانی هێژان لا ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگی گەل بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەش دەکەین. پارێزەرانی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان با مەبەستی ئەنجامدانی دیدار داواکاریکی نوێیان پێشکەش بە داواکاری گشتی بۆرسا و زیندانی ئیمراڵی کرد. هەریەکە لە ڕازی ئۆستۆرگ ڕێزان ساریجا مەزلومدین و ئیمران ئەمەکچی لە پارێزەرانی نووسینگەی یاسایی سەدا بۆ ئەوەی بتوانن دیدار لەگەڵ ڕێبەری گەلی کورد ئەنجام بدەن سەردانی هەریەکە لە داواکاری گشتی کۆماری بورسا و بەڕێوەبەرایەتی زیندانی ئیمراڵیان کرد. لە هەمان کاتیشدا پارێزەران داوایان کرد دیدار لەگەڵ زیندانیانی دیکەی ئیمراڵی وەک عومەر خەیری کۆنەر حامڵی یەلدرم و وەیسی ئاکتاش ئەنجام بدەن. جێ ئاماژەی زۆربەی داواکاریەکانی پارێزەران بۆ ئەنجامدانی دیدار هەر 6 مانگ جارێک لەلایەن دەسەڵاتی جێبەجێکردنی سزای بورساوە بە بیانووی سزای دیسپلین ڕێگری لێ دەکرێت. ئایتان دەرسیم ئەندامی کوردیناسیۆنی پاژەک سەبارەت با دوایین پێشهاتەکان لەگەڵ ئاژانسی ئانەفا قسەی کرد و ڕایگەیاند تێکۆشانی شکۆداری 26 ساڵەی ڕێبەرایەتیمان لە ئیمراڵی تێکۆشانی تەفگەر و بەڕێوچوونمانی داڕشتووە. بێگومان ئەم دەستکەوتانە گرنگن بەڵام بەسنین. هەروەها ئایتان دەرسیم دەشڵێت ئامانجمان ئازادی ڕێبەرێتی و بەدەستهێنانی ستاتۆی کوردستانە. هەروەها دەرسیم ئاماژەی بەوەش کرد ڕاستی نیشانەی حقیقەتی ڕێبەرمانە و سنوورەکانی تێپەڕاندووە. دەرسیم لا درێژەدا دەڵێت وەک تەفگەری ژنانی کورد ئێمە تەفگەرێکی ڕێبەرێتین بۆ ئەوەی ژن بگاتە جەوهەری خۆی ڕێبەرێتیمان 50 ساڵە لا تێکۆشاندایە و بەردەوامیشە بۆیە دەبێت ژنان تێگەیشتنی ئایدۆلۆژیای خۆیان لە ڕێبەرایەتی قوڵتر بکەنەوە. هەروەها لە کۆتایی قسەکانیدا ئایتەن دەرسیم جەختی کردەوە پارادایمی ڕێبەرێتی گزارش لە سیستەمی دموکراتیک هێڵی ئازادی ژن و کۆمەڵگەی ئێکۆلۆژیک دەکات. پێویستە پلانگەڕانی 15 شوبات سیستەمی ئەشکەنجەدانی ئیمراڵی کە 26 ساڵە لە ئارادایە لە ناو ببەن و ژیانێکی ئازاد دروست بکەین و ئێرادەی ئازاد بکار بهێنین و بەرەو ئامانجی کۆمەڵگایەکی ئازاد هەنگاو بنین. دەرسیم جەختیشی کردوەتەوە خەباتمان بەردەوام دەبێت تا ئەو کاتی ئازادی جەستەی ڕێبەرایەتی بەدی دێت و تا ئەو کاتی پێگەی کورد جێگیر دەبێت. ئشتگیری ئازادی لە 25 حوزەیرانی ساڵی 2022 لەلایەن دەستپێشخەری ئازادی بۆ ڕێبەر ئۆجەلان لە شاری ستراسبورگی فەڕەنساوە دەستی پێکردووە. لە هەفتەی 660میندا لەلایەن گروپێک لە کوردستانیانی پاریس وەرگیراوە. لەسەر ناوی گروپەکەی ئەم هەفتەیە ئیسماعیل جۆشکۆن قسەی کرد و ئاماژەی بەوە کرد گەلی کورد با چالاکی و بەرخۆدانی ئامانجەکانی پلانگێڕی 26 ساڵی بەتاڵ کردوێتەوە و تیشی ئازادی گەلی کوردستان وابەستەی ئازادی ڕێبەرایەتیە. هەروە لە قسەکانیدا بانگەوازی لە گەلی کوردستان کرد لە 15 شوباتدا لە ستراسبورگ هەموو پێکەوە با بەهێزیەوە هاواری ئازادی خۆیان بکەن و ئازادی ڕێبەر ئۆجەلان مسووگر بکەن. هێزەکانی سووریای دیموکراتیک قەسەدە سەبارەت بە هێرش و بردومانەکانی دەوڵەتی تورک و چەتەکانی و هەروەها وەڵامدانەوەیان لەلایەن هێزەکانی قەسەدەوە ڕاگەیاندراوێکیان بڵاو کردەوە. لە ڕاگەیاندراوەکەدا هاتووە دەوڵەتی تورک و چەتەکانی بەردەوامن لە هێرشەکانیان با چەکی قورس لە دەوروبەری بەنداوی ترشین و لە ئەنجامدا زیانی مادی لێکەوتوێتەوە و دەشڵن لە پێشەوەی پردی قەرەقۆزاق شەڕڤانانی قەسەدە زەنجیرەیەک ئۆپەراسیۆنیان ئەنجام داوە و کاتیایدا بنکە و خاڵی سەربازی دەوڵەتی تورک و چەتەکانیان کردوێتە ئامانج. ئەمە جگەلەوەی کە بنکەی دەوڵەتی تورک لا گوندی هەوشیریە کراونەتە ئامانج کە بووەتە هۆی برینداربوونی حوچەتەوە. هەروەها قەسەدە باس لەوەش دەکات فڕۆکە جەنگیەکانی دەوڵەتی تورک با هاوبەشی لەگەڵ تۆپخانەکانیان چەندین هێرشیان بۆ سەرگوندەکانی تینە و غەسەق ئەنجامدا و بردومانەکان زیانی مادی با مڵک و ماڵی هاوڵاتیان گەیاندووە. هەروەها قەسەدەوەشی خستۆتە ڕوو دەوڵەتی تورک لا بنکەیەکی گوندی حەشریە بە تۆپی قورس بردومانی چڕی شارۆچکەی شوخی کردووە و هەروەها ناوچەی نێوان گوندەکانی قەناح و بلانک لە ڕۆژاوی کۆبانی بردومان کردو و
زیانی زۆری بە دانیشتوانەکەی گەیاندووە. لایەکی تریشەوە چەتەکانی دەوڵەتی تورک فڕۆکەیەکی بێفڕۆکەوانی خۆکوژیان لا گوندی کوبرالاک لە عینە ئیسا تەقاندووەتەوە و بەهۆیەوە ماڵ و موڵکی خەڵکی مەدەنی وێران بوو زیانیان پێگەیشتووە. لە کۆتایی ڕاگەاندراوەکەی قەسەدرا هاتووە لە بەرەی دەیرە حەفر دەوڵەتی تورک و چەتەکانی با سێ فڕۆکەی بێفڕۆکەوانی خۆکوژ گوندی ئیمامیان کردوتە ئامانج و هەوکات تۆبارانی توندی ناوچەکەیشیان کردووە کە لە ئەمجاردا زیانی مادی بە خەڵکی مەدەنی گەیشتووە و شەڕوانانی قەسەدا وڵامی بردومانەکانیان داوەتەوە کە بۆتە هۆی زیانگەیاندن لە ناوچەتەکاندا بەڵام ڕێژەکەی لە ئێستادا نەزانراوە. لە شارەکانی حەسەکەر تەلتەمەر دەرباسیە تەلبراک و شەدادی کانتۆنی جەزیرە بە دەیان کەس بۆ ڕۆشنە بەنداوی تەشین لە شاری حەسەکە گربوونەوە. کاروانەکە باوتەی وتنەوەی درشم و سڵاوکردن لە بەرخودانی شەروانان بەرەو بەنداوی تەشین بەڕێکەوتن. با گوێرەی راپۆرتێکی ناوەندی تۆمارکردنی پێشلکاریەکانی باکووری سووریا میلیشیای سوپای نیشتمانی سووریا کە لەلایەن تورکیاوە پاڵپشتی دەکرێت لە چەند ڕۆژی ڕابردوودا 28 هاوڵاتی مەدەنی کوردیان لە ناوچە جیاجیەکانی عەفرین لە پارێزگای حەلەب ڕفاندووە. با گوێرەی ئامارە فەرمیەکان ژمارەی ئەو کەسانی کە لە ساڵی 2025 لە عەفرین ڕفێنراون گەیشتووەتە نزیکەی 87 کەس کە 2 منداڵی خواردتەمەن 18 ساڵ و 6 ژن و 31 نەخۆشیان لەناودا بووە. هەروەک لە ساڵی 2024 700 حاڵەتی ڕەفاندن تۆمارکراوە. لە ساڵی 2023دا زیاتر لە 461 حاڵەت هەبووە. هەروەها لە ساڵی 2022دا زیاتر لە 720 حاڵەت دەکیومنت کراوە. ناوەندەکە ڕایگەاندووە لە دوای دەستێوەردانی تورکیا لە سووریا 10460 حاڵەت لە نێوان کوژرا و بریندار لە باکووری سووریا تۆمار کراوە و لە نێویاندا 2139 کەس کوژراون. هاوکە ژماری دەستگیرکراوەکان گەیشتووەتە 9530 کەس و 8154یان ئازاد کراون لە کاتێکدا چارەنووسی ئەوانی دیکە دیار نییە. هەروەها بەڵگەی ئەوە هەیە کە 184 کەس لە ژێر ئەشکەنجەدان لە زیندانەکاندا کوژراون. ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگە لە ڕاگەیاندراوێکدا ناسنامەی دووگەری لای شەهیدی ڕاگەیان کە لە هەرێمی هەفتانین لا دژی ئۆپەراسیۆنەکان بە شێوەی فیدایانە بەرەنگار بوونەوە بۆ ئەوەی بازیندویی نەکەونە دەستی دوژمن خۆیان تەقاندەوە و شەهید بوون. هەپەگە ڕایگەیاندووە لە ڕاگەیاندراوی نۆشوباتی 2025دا ڕامایانگەیاند هەواڵانمان زیلان و دەلال لە 24 کانونی دوومدا لا دژی ئۆپەراسیۆنەکان بە شێوەی فیدایانە بەرەنگار بوونەوە و بۆ ئەوەی بەزیندویی نەکەونە دەستی دوژمن خۆیان تەقاندەوە و شەهید بوون. شەروانانی قارەمانی ژاستار و میلیتانی فیدایی ئاپۆیی زیلان و دەلال بابوێری بە بەشدار بوون هەڵویست و پێرفۆرمانسی خۆیانەوە سەرکەوتنی مەزنیان لە چالاکیەکاندا بەدەستهێنا. زیلان و دەلال بەم هەڵویستە شکۆدار و فیدایانەیانەوە بوونە پاساوی بڵندکردنەوەی تێکۆشانمان. بەڵێن دەدەین با دڵنیاییەوە ئامانجەکانیان دەگەێنین با سەرکەوتن. لەسەر ئەم بنەمایە سەرساغی دەکەین لە بنەماڵی هێژای هەواڵانی شەهیدمان ئەو گەلی کوردی وڵات پارێزمان. هەپەگە ناسنامەی شەهیدانی بەم شێوەیە خستووەتە ڕوو. زیلان گولەر با ناسناوی زیلان بۆتان لا جولەمێرگ لەدایک بوو لە 24 کانونی دووەمی 2025 لە هەفتانین شەهید بووە. هەروەها دەلال ڕۆکسان دەرویش بە ناوسناوی دەلال بۆتان لە دەرباسی لەدایک بوو ئەویش لە 24 کانونی 2025 لە هەفتانین شەهید بووە. یەکێتی ژنانی گەنجانی شنگال سێمینارێکیان بە ئامانجی ئاگادارکردنەوەی گەنجانی ئیزەدی و ژنانی عەرەب لە پلانگێڕی نێودەوڵەتی دژی ڕێبەری گەلی کورد ئەنجامدا و ڕایانگەیان هەتا ئازادی مسوگرنەکان تێکۆشانیان بەردەوام دەبێت. یەکێتی ژنانی گەنجی شنگال بە بۆنەی ساڵیادی پلانگێڕی نێودەوڵەتی دژی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان لە خانە سووری شنگال سێمینارێکیان بۆ ژنانی گەنج ئەنجامدا. لە سێمینارەکەدا ژنانی گەنج لە مێژوو ئامانجی پلانگێڕیەکە ئاگادار کرانەوە و دیدگای چەسپاندنی پلانەکەیان پێدرا و هەروە پەیامەکانی کۆتایی ڕێبەری گەلی کورد خوێنرایەوە. شیلان شنگالی ئەندامی ژێژەشە لە مەراسمەکەدا
وتاری پێشکەش کرد و لە کۆتاییشدا لەسەر پلانگێڕی و خەباتی ڕێبەری گەلی کورد لەسەر ئیمراڵی هەروە لەسەر ئیمراڵی سەمفزیۆنەیەک نیشاندرا. ئازادیە ڕێبەرئاپ و ئازادیە ژنەیە ئەم وەک ژینێ ئێزدی دەما فەرمانێ مەخوا ینی ئەف 10 ساڵ مەخوا لەسەر فکرە ڕێبەرئاپ و پەروەردە کردە خوا ڕێخستن کردێ ینی هەر وسە ینی ئەو ینی دەوڵەتە تورکیە نەخواست و فکرە ڕێبەرئاپ و بەڵاو بێ ینی هەب هەزاران گەل خوا لەسەر فکرە ڕێبەرئاپ و خوا پەروەردە دەکەن خوا ڕێخستن دەکەن. من فێم نەکرد ئاسا کۆمپلێر ناونەتەوەی ئەشکەرە کرد. لە دیرۆکێدا حەتەنها کومیناکا وێ نینە کۆمپلەیەکی وهایان ناونەتەوەیی لە شەخصی ڕێبەری گەلێ کورد عەبدوڵڵاه ئۆژەڵاندە تەوگەرە ئازادیە گەلێ کورد و گەلێ کورد هەدەف گرتن. پەیوەندیە کۆمپلۆ پشتی داوی بوونا شەرێ سار چوندە هەفسەنگین جانەیە نو هاتن گوێرتن لەسەر ئەکسەنێ لێگیرنا پەرگالەکێ نو هەیە. دەولەتن یەکبوویەن ئەمریکا ئیسرائیلی یەکتیا ئەوروپایە هەنێک وڵاتن عەرەب رووسیا و گەلێک دەولەتن دنجی دنابدە بێ کۆمپلۆیەدە ڕۆلیستە. رێبەرە گەلێ کورد بێ کۆمپلۆیەوەکی ئۆپەراسیۆنە مەزنیان ناتۆیە کو بە ناف کرد بۆ وەرن گاف بگاف ئەف کۆمپلۆیان ناونێتەوەی چاوە پێشکەتیە ئەم بینن بیراخوا. پامەبەستی پشتیوانی لا مامۆستایان و فەرمانبەرانی مانگرت و ناڕازی لە سلێمانی کاسبکارانی سلێمانی و هەڵەبجە ئەمڕۆ دوکانەکانیان داخست و لا بازاڕی سلێمانی کاسبکاران ڕێپێوانیان ئەنجامدا. زیاتر لاسی ڕێکخراوی مافەکانی ژنان لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا دژی پەسەندکردنی سزای لە سێدارەدانی پەخشان عەزیزی و وریشا مورادی لە ڕاگەیاندراوێکی هاوبەشدا داوا لە دەستگای دادوەری ئێران دەکەن سزای لە سێدارەدانی پەخشان عەزیزی و موریشا مورادی و زیندانیانی سیاسی دیکە ڕابگرن. دەڵێن پەخشان عەزیزی و وریشا مورادی هیچ تاوانێکیان ئەنجام نەداوە و تەنها بە ویستی ڕژێمی ئێران سزادراون و تۆمەتیان خراوەتە پاڵ. دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا هەڕەشی توندی لە حەماس کرد و وتی حەماستانی وەڕۆی ڕۆژی شەممەی داهاتوو لە بەردەمیدایە بۆ ئازادکردنی تەواوی بارمتەکان و ئەگەر ئازادیان نەکا ئەوە داوا لە ئیسرائیل دەکەم ئاگر بەس هەڵبوەشێنێتەوە و دەرگاکانی دۆزەخ بکرێنەوە. ترامپ وتیشی ئەم بابەتە بۆ ئیسرائیل بەجێ دەهێڵێت تا بڕیار بدات چی بەسەر ئاگر بەستە لاوازەکەی نێوان حەماس و وڵاتەکەی دێت. بەڵام بەلای منەوە ئەگەر هەموو بارمتەکان تا کاژمێر تو ئازای نیوەڕۆی شەممە نەگەڕێنرێنەوە دەرگاکانی دۆزەخ دەکەینەوە. گەشتی هەواڵەکانمان پێشکەشکردن بمێنن لا خێر و خۆشیدا.